ڕۆژی لەدایکبوونی یەکێک لە هونەرمەندە گەورەکانی کوردە کە ئەوش هونەرمەندی کورد بێژن کامگارە کە ئێستادا ژمارەیەک لە هونەرمەندانی پارێزگای گیلان بابۆنەی ڕۆژی لەدایکبوونی ئەم هونەرمەندەوە هونەرمەندی گەورەی کورد بێژن کامگار بە شێوەیەکی سوپرایز واتە سوپرایزیان بۆ کردووە کە ئەڕۆنە بەردەم ماڵەکەی و هەروەها بە ژەنینی دەف و هەروەها وتنی گۆرانی پیرۆزبایی ڕۆژی لەدایکبوونی بێژن کامگارەکەن. بێگومان لە ئێستادا ئەم هونەرمەندە زۆرینەی کاتەکانی خۆی لە ماڵەکەی خۆی لە پارێزگای گیلان لە باکووری ئێران بەسەر ئەبات بۆیە ئەم ژمارە گەنجە یاخود ئەم هونەرمەندە گەنجانی ئەو ناوچەیە بە تایبەت لە شاری ڕەشتەوە بە شێوەیەکی سوپرایز ئێوارەی ڕۆژی لەدایکبوونی لە دەوری ماڵەکەی کۆبنەوە و هەروەها پیرۆزبایی ڕۆژی لەدایکبوونی لەکەن. بێگومان جێگەی ئاماژەیە کە هونەرمەند بێژن کامگار لەدایک بووی 19 کانونی یەکەمی ساڵی 1949 و لە ئێستادا 71 ساڵ تەمەنێتی و لەلایەن ناوەندی تۆمارکردنی ئاسەوارە فەرهەنگیەکانەوە وەکو هەڵگری ئاسەواری فەرهەنگی یەکێک لە خەزێنە مرۆییەکان تۆمار کراوە. بێگومان بە ژەنینی دەف و وتنی گۆرانی لە بەردەم ماڵەکەیدا یادی لەدایکبوونیەکەنەوە کە ئەمەش وەک سوپرایزێکی گەورە یاخود دڵخۆشێکی زۆریشیدا بەم هونەرمەندە.